الحەمدوللا خوا تەمەنی پێداین کە ئەمڕۆ توانیم ئەم بنکە تەندروستیە بۆ سنووری ئەم شارە خۆشەویستە بکەمەوە. بەڕاستی زۆر حەزم دەکرد کە ئەم بنکە تەندروستیە تەواو بکەم، خواش ئەو دەرفەتەی پێدام کە ئەمڕۆ لێ ڕائیعلان کەین و ئینشاڵڵا لە ماوەیەکی زۆر کەمدا دەست بەکار دەبن. ڕادستی وەزارەتی تەندروستی دەکەم. من وەکو ئەو زۆر پێخۆشحاڵم کە ئەو خەڵکە و پێشوازیە گەرمەیان لە من کردووە، بۆیە لە کارە خێرخوازیەکانم هەتا لە پاش دەرچوونم لە پەرلەمان زۆر زیاتر دەکەم و هەر بەردەوام دەبم تاما ئەوی جەنابی پارێزگا و وەزیری تەندروستی کە داوایان کرد ئەم بنکە تەندروستی لێرە بکرێتەوە، گوتیان تێیدا نەکراوەتەوە، زۆریش پێویستە بۆ ئەم سنوورە، بۆیە من بڕیارمدا لێرە دروستی بکەم و قوتابخانەیەکیشمان هەیە لێرە هەر بە ناوی سەفین یاسین، و ئێستاش داوایان لێکردین مزگەفتێک لەو سنوورە هەیە کە نۆژەم بکەین و ئەویش داواکانم لۆ جێبەجێ دەکەم و سوپاسان دەکەم، نەک بەردەوام ببم بەڵکو زۆر زیاتریش دەکەم. داواکارم بە گروتینێکی زۆر گەرمەوە بەشداری لە هەڵبژاردن بکەن ڕۆژی 11 بستنە سەر سندوقی دەنگدان.